سلااوان لێبێ بەیانیتان باش سلااو سۆوان سلااو لە تۆش خۆشحاڵین ئەمڕۆژ لە بەیانی 24 لەگەڵتانین بۆ هیوایەن کە تەوەرەکانی ئەمڕۆمان تەوەرێک بێت بەدڵی ئێوە بێ و تەوەرێک بێت سوودی هەبێ بۆ ئێوە کە بە دیاربیانی 24 و دانیشتنە هەوڵ دەدەین لەگەڵ هاوکارم سۆڤان تیش بخەینە سەر ئەو بابەتەی کە بابەتی سەرەکی ئێمە و پرسیارەکانمان پرسیاری ئێوە بێ پرسیاری جدی بێ بۆی بتوانین وەڵامی باش وەرگرینەوە وەڵامێک بێت کە پرسیارەکان لای ئێوە پرسیاری با بڵێن دەمێک بێ وەڵامەکەتان وەرنەگرت بێ ئەمڕۆ لە میوانەکەمان وەری بگرین و کۆمەڵێک بڕگە و بابەتی تەوەری جیاوازمان هەیە بابەتی هونەری و ئەدەبی و کۆمەڵێک بابەتی دیکە لە خۆ دەگرێت بەڵێ دانیتان باش و سڵاوتان لێبێت و ساڵی 1445 کۆچی کە سەری هەڵدانی ساڵی کۆچیە پیرۆزباییەکەی لە هەموو موسڵمانانی جیهان کە ئیدی دەربڕینی دینی ئیسلامەتی ئیتر بە ئاشکرا لەم ڕۆژەوە لە دوای کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکەوە بۆ مەدینە دەستی پێ کرد و پیرۆزباییەکی گەرم لە تەواوی موسڵمانانی جیهانەکەین و دێنە ناو پرۆگراممانەوە هیوادارین کە پرۆگرام ئەمڕۆ بەدڵی ئێوە بێت و بابەتی سەرەکیشمان هەر لەسەر ساڵی کۆچی ئەبێت وە لەگەڵمان بنەم بەیانیە هیوادارین کە میوانێکی ڕوحسوک بین بۆتان و پڕ لە زانیاری سەرەتا باس لە ناونیشانی ئەو بابەتانە دەکەن کە ئەمڕۆ دەستنیشانمان کردوێت جگە لەوەی کە بابەتی سەرەکی ئێمێ بابەتی سەری ساڵی کۆچی کۆمەڵێکی بابەتی دیکەمان هەیە لەگەڵمان من بزانین ئەم بابەتانە چی ئەمڕۆ لە شاری سلێمانی پێشەنگایەک لە ژێر ناونیشانی هەر کەس هونەرێکی هەیە با لە پێناو کوردستانێکی بەهێزتر پێشانی بدات بەڕێوە دەچێت دوێنێ ئامادەکاری بۆ کرا ئەمڕۆ پێشەنگاکە ئەکرێتەوە هاکار لە گوندێکی ورمی ڕۆژهەڵاتی کوردستان بێئاوی تەنگی بە دانیشتوانەکەی هەڵچنی دیسانەوە باسی گەرمایە چکە بەهۆی شەپۆلێکی گەرماوە لە باکووری کوردستان بەشێک لە سەمونخانەکاندا ئەخرێن لە تەقتەق بەرهەمی خەیار پێگەیشتووە جوتیاران ڕۆژانە دەڕنن و دەینێرنە بازاڕەکان خەیاری تەقتەق خواستێکی زۆری لەسەر پیاوێکی ئوسترالی دوای 2 مانگمانەوەی لە زەریای هێمن بە سەلامەتی ڕزگار دەکرێت بەڵام گرنگەکەی لەوەیە کە زۆر سەیر خواردنی خواردووە لە ماوەی ئەم 2 مانگەشتی کاڵی خواردەوە بەس ماسی کاڵ یەکێک لە بابەتەکانمان بابەتی کشت و کاڵیە ئەوەی کە باسمان کرد لە تەقتەق دیارە خیاری تەقتەق خواستێکی زۆری لەسەرە و جوتیارانی ئەوێ زۆر بەباشی کارەکانیان دەکەن خیار یەکێکە لەو خۆراکانێک کە سوودی زۆری بۆ تەندروستی هەیە ساڵانە لە چەند وەرزێکدا و بە شێوازی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان دەچێندرێت بەڵام ئەو جۆریان کە لە سەرەتایی مانگی حوزەیران پێک دێت بزانام تام و چێژێکی تایبەتری هەیە بەڵێ هەم تام و چێژەکەی تایبەترا چونکە ڕێک لە وەرزی خۆیەتی هاکار زۆر جارێمە گلەییەکەین لەو سەوزە جاتانەی کە لە ژێر خانووە پلاستیکیەکان دروست دەکرێت ئەوە ئەڵێن تامەکەی وەکو تامی جارانیە بەڵام ئەمە زۆر تامی سروشتیە و تامەکەی هەر وەکو تامی جارانە چونکە لە تەقتەق ساڵانە زەویەکی زۆر بەو بەروبوومە دەچێنرێ خەیاری تەقتەق لە بازاڕیش بێگومان بەو شێوە بێ خواستێکی زۆری لەسەر بێت چونکە جوتیاران لە ئێستا کە وەرزی پێگەیشتنی خەیارە بەیانیان زوو دەچونە ناو بێستانەکانی خەیار دوای لێکردنەوە و ڕەوانەکردنی بۆ ناو بازاڕەکانی دەکەن و دەگاتە دەستی هاوڵاتی هەکار تۆ چیتە ناو بێستانی خیار و خیارت لێ کردێتەوە زۆر بە لەزەتە خیارە بچکۆلەکان هەر حەزەکەی لەوێ لێ یەکەیتەوە هەموو ئەو خواردنانە کاڵەکیشان زۆر خۆشە کاتێکی لەگەڵ جوتیارەکان دادەنیشی وایە بەڵێ تا پێکەوە ئەو فیچەرە ببینینەوە گەڕین وڵاتە خیاری خۆماڵی تامەکەی جیایە بۆنەکەی جیایە ڕەنگەکەی جیایە عنی بەبێ دەرمانە بەبێ هیچ شتێکە وەکو خیاری ئێرانی و تووچیەوانە نییە کە دێ بۆنی ساردی لێ دێ وەکو تە بە دۆڵە ناخورێت خیارێ زۆر بێتامە ئەمە بگرە خیارێکی بێکێشەیە
زۆر تەندروستە وەکو ئەو نییە جار وایە ئەو دەرمانی ئەدرێتی ئەمە دەرمانی نادرێتی هەمووی خۆماڵیە. ئاودانی ئاید زەلامێکە بەس لە لێکردنەوە لە چاندن لە داپۆشتن لە بژارکردن لە هەر هەمووی ئافرەتەکان وەرچی زەلام هیچ بەجێ نامێنێ وا بۆ حاڵە دەیکەی گەلێ خۆشەگە قیمەت بکە و هیچ شوێنان نەیە و ڕزقەکەت قیمەت بکە هیچ مادی بوونەکەت لە بیر نییە. ئەمە بە نەفرێک و دوان ناکەی لە بەرویشەکە زۆر زەحمەتە ئەمە کردنەوەیە ئەمە چاندنە ئەمە ڕشاندنە ئەمە ئاودانە زۆر زەحمەتە. ئێستا ئێمە خۆمان بەیانیان زۆر زوو دێن یعنی سعات 3:30 لە ماڵ هەڵەسی نانە خۆین دێنێرە بۆ 4:30 ئاوا دەگەی نێرە دەست پێکەین بۆی کە نەگەینە بەرگەرمە بۆی بە فێنک بکەینەوە بەس ماشەڵڵا مە 4 ڕۆژە زۆر گەرمە زراعەتی ئەمە لێرە کە مانگی 4 پێیەگا هەتا مانگی حەوتە مانگی حەوت بەرە بەرەو کۆتایی ئەڕوە ئیتر زراعات لێرە کەمە بێتەوە. هەکار لە وەرچەرخانە گرنگەکان لە مێژووە هەندێک جار ڕۆژمێرێکی نوێ دائەنرێت بە پێی کاتەکان بە پێی مێژووە بینی ڕۆژمێرەکان لە بۆنە جیاوازەکان بۆ یاخود نەهامەتیەک بۆ یاخود ڕۆژێکی خۆش بووە یان لە دایکبوونی کەسێک بووە ڕۆژمێرەکان بەو شێوەیە جانراوە و لە ئاینی پیرۆزی ئیسلامیش ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی سەری ساڵی کۆچیە سەرەتای دەستپێکی ئاشکراکردنی ئاینی ئیسلام بۆکە پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێ لە شاری مەکەوە زۆر ئەزیەت درا ئەو ناچار بوو کە کۆچ بکە بۆ مەدینە بۆیە لە دوای ئەو کۆچکردنە ئەمڕۆ بە یەکەم ڕۆژی سەری ساڵی کۆچی دەستنیشان کرا. دوای کۆچی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت عومەری کوڕی خەتاب ئەو ئەم ڕۆژەی دیاری کرد کە وەکو یەکەم ڕۆژی سەری ساڵی ئیسلامی دیاریکرا بۆیە پێی دەگوترێت سەری ساڵی کۆچی. سەری ساڵی کۆچی هاوکاتە لەگەڵ ڕۆژی کۆچکردنی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ لە شاری مەکەوە بۆ شاری مەدینە بەپێی ساڵنامەی کۆچی ئەمڕۆ یەکی محەڕەمی ساڵی کۆچیە و یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێیە. ئەم ڕووداوە مێژوویە دوای ئەوە دێت کە پێغەمبەری ئیسلام ویستی کۆچ بکات بۆ شاری تائیف بەڵام خەڵکەکەی ڕەتیان کردەوە پێشوازی لێ بکەن و تەنانەت ئەزیەتیاندا و بەردبارانیان کرد و قاچیان بریندار کرد. لە وڵاتانی موسڵمانان ئەم ڕۆژە گرنگی پێدەدرێت و ئاهەنگ و بۆنەی تایبەتی تێدا بەڕێوە دەبن. کۆچی پێغەمبەری ئیسلام و هاوڵانی لە مەککەوە بۆ مەدینە سەرەتای وەرچەرخانێکی گەورە بوو بۆ ئیسلام و شوێنکەوتوانی چونکە پێشتر قوڕەیشیەکان بەردەوام ئازاری موسڵمانانیان دەدا بۆیە پێغەمبەریش کۆچکردنی وەک ڕێگا چارەیەک بینی تا بنەماکانی ئەو دەوڵەتە بنیاد بنێت کە 1302 ساڵ درێژەی کێشا و ئێستاش پەیڕەوانی ئاینەکە لە سەرتاسەری جیهاندا 2 ملیاری تێپەڕاندووە کە دەکاتە ڕێژەی لە 125 دانیشتوانی زەوی. لەم سەفەرە مەشەقەت و پڕمەترسیەدا پەیامبەری ئیسلام هاوڕێیەتی ئەبوبەکری سدیقی کرد و بەیەکەوە کۆچیان کرد بۆ مەدینە و لەوێش پێشوازیەکی گەرمیان لێکرا. ئەم کۆچە 12 ڕۆژی خایاند و بەشێکی زۆری بە پیادە و بەناو بیاباندا تێپەڕین و درێژی ڕێگەکەیان زیاتر بوو لە 600 کیلۆمەتر. پەیامبەر دوای کۆچی بۆ ئەم شارە ناوی شارەکەی لە یەثریبەوە گۆڕی بۆ مەدینە و ئاشتەوایی گشتی لە شارەکە ڕاگەیاند و مزگەوتی مەدینەی دروست کرد. بەڵێ هاکار دەینە سەرەوەی کە لەسەر سەری ساڵی کۆچی کۆمەڵێک زانیاری وەربگرین کە ئەم ساڵە بۆچی لەو ڕۆژەیە دیاریکراوە کە ساڵ بگۆڕێ ڕۆژمێرەکەی و تەنانەت ئەگەر ببینین هەکار ئەوەی کە وڵاتانی ئیسلامی بێت هەر لە عێراق و لە ئێران و لە وڵاتانی دەوروبەر هەر بە کوردی خۆشمانەوە
ئەم ڕۆژمێرە بەکار ناهێنن. بەڵێ ئەمانە دەکەینە پرسیار بزانین بۆچی و ئایا هیچ ڕایەکی جیاوازیش هەبووە سەبارەت بەما کە ئەم ڕۆژە زۆر جار هەیە لە ڕۆژمێرەکانە ئەوترێت نەخێر ئێستانیە کاتێکی ترە بەڵام خلافی لەسرە با بزانین بەزەبت لە کاتی خۆیەتی ئەم گۆڕینی ساڵە بۆیە پێویستە کە لەگەڵ کەسێکی شارزە و پسپۆر قسە بکەین و میوانداری بکەین کە میوانداری پرۆفیسۆر دکتۆر ئاکۆ بورهان پسپۆری مێژوو مامۆستای زانکۆمان کردووە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بەخێر هاتی دکتۆر. سپاست دەکەین. سەرەتا لەوە دەست پێ بکەین پێش هاتنی ئیسلام وەک دەزانین ئەو کاتیش ینی ساڵ هەبووە چ جۆرە ساڵنامەیەکیان بەکاردەهێنا عەرەب؟ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەین بۆ ئەم دیدارە بەرنامە خینزیلانەکەتان بەیانی باش کوردستان 24 دوای سەرکەوتتان بۆ دەخوازین. پیرۆزبایی لە گەلانی مسلمانان بەگشتی و گەلی کورد بە تایبەتی دەکەین بەم بۆنەوە هیوای ئەوە بۆ دەخوازین کەوا ڕۆژێک دادێ بگەین بە ئامانجای پیرۆزەکەی خۆمان کە ئەویش دەوڵەتی کوردیە. حتمما کۆچەڕەوی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ شاری مەدینە کۆمەڵێک گۆڕانکاری و وەچەرخانی زۆر گرنگی بەدواوە هات لە مێژووی مرۆڤایەتی بەگشتی و مێژووی گەلانی ناوچەکە بە تایبەتی. ئەم کۆچەڕەویە کۆمەڵێک پند و ئامۆژگاری بەدواوە دێت. ئێمە ساڵانە و لە وڵاتانی تریشدا دەبینین ڕۆژەکە کراوەتە پشوو، بەڵام هەموو پشووەک ئیوەیە کە ئێمە مراجعەیەکی خۆمان بکەین ئایا ئەم پشووە بۆچی لەبەرچی چی پندێکی تێدا ئەم پشووە هەر ئەوە نیە تۆ لە ماڵەوە دانیشیت پشوویەک بدەیت. کۆچەڕەوی پێغەمبەریش کۆمەڵێک پند و ئامۆژگاری بۆ ئێمە بەرجەستە دەکات. حتمما لە دیارترینیان ئەوەیە کە مرۆڤ نابێت سڵ بێتەوە، مرۆڤ نابێت تەسلیمی ئەو زوڵم و زۆردارە بێت کەوا لە شارێکدا لێی دەکرێت وەکو ئەوەی کە بەسەر پێغەمبەردا هاتووە دەتوانرێت کۆچ بکات بۆ ئەو شوێنێ کە بتوانێت خۆی تێدا دۆزیوەتەوە خۆی تێدا دەبینێتەوە. حتمما ئەو مێژوەی کەوا لە پێش ئیسلامدا هەبووە وەکو ساڵ نەبووە، ساڵ وەکو ساڵ نەبووە کە بڵین ساڵی ئەوەندە ساڵی ئەوەندە. ئەوەی کە هەبووە ڕاستە لە سەردەمی ڕۆمەکان هەبووە، لە سەردەمی فارسەکان هەبووە کە لە پێش ئیسلامدا، بەڵام ئەو پێوانە و ئەو دیاریکردنی ئەو ڕووداوانە گرنگانەی کەوا لەو سەردەمیدا هەبووە ئەوە پێوانەکەی بووە. کۆمەڵێک ڕوودا و کارەسات و یان کۆمەڵێک شتی زۆر گرنگ هەبووە خەڵک بە زارێکی جێڕاویانتانەوە. بۆ نمونە لەو کاتیدا عامل فیل هەبووە، لەو کاتیدا جەنگەکانی داحس و غەبڕا هەبووە، جەنگەکانی بەسووس، کۆمەڵێک لە حرب الفوجار زۆری تریش لەو شاکارانەی کەوا خەڵک بە مێژووی زارەکی دایانجێراوە، یعنی لە ناو مێشکی خۆیان هۆزەکان و ئەندامانی هۆزەکان لەو کاتیدا دەمارگیری هۆزایەتی لە ئەو پەڕی توندیدا بووە وەکو ئێستا نەبووە. ئێستا دەمارگیری هۆزایەتی زۆر خاو بۆتەوە، بەڵام ئەو کاتی هەمووی لەسەر ئەو بنەمایە بوو. حتا فتوحاتی ئیسلامی دەمارگیری هۆزایەتی زاد بووە لەسەری دەمارگیری هۆزایەتی. لەبەر ئەوە کاتێک کە باسییان لە ڕووداوێک دەکرد ئەوها باسییان دەکرد کە پێش عامل فیل بۆ نمونە بە 2 ساڵ، دوای عامل فیل بە ساڵێک، پێش حرب الفوجار بە چەند مانگێک. سەرەڕای ئەوەش لەو کاتیدا مانگ هەبووە، ساڵ نەبووە بەڵام مانگ هەبووە. ئەو ماگانەی ئێستا کە لە مێژووی ئیسلامدا هەیە و لە ساڵی کۆچیدا هەیە هەمان ئەو ماگانە وە کە لە پێشووتردا هەبووە. هەر یەک لەو ماگانەش تعبیر لە چ دەکات زیاتر لە 2 جۆر، زیاتر ئەو ژیانە سەختەی لە جەزیرەی عەرەبیدا هەبووە، ینی بەشێک لەو ماگانە ئەو تعبیرە دیار دەکەن. بۆ نمونە مانگی سەفەر، ینی چ؟ ینی چۆلکردنی ماڵەکان بۆ ئەوەی بچن شەڕ بکەن بۆ بژێوی خۆیان. محەڕەم ڕادەوەستن لە شەڕکردن بۆ ئەوەی کە شەڕ نەکەن خەڵکەکە بە ئاشتی تێدا بژی. بەڵام ڕەبیع الأول، ڕەبیع الثانی، جومادە الأول، جومادە ئەوە تعبیر لە کەش و هەوای ئەو کاتە دەکات یاخود ئەو مانگە دەکات. بەم جۆرە بووە. باشە دکتۆر، ئێستا 1445 ساڵ بەسەر ئەو ڕۆژەیە تێ ئەپەڕێت. نە وڵاتانی عەرەبی نا تەنانەت ئێران ساڵی هەتاوی بەکارهێنێت، وڵاتانی عەرەبی ساڵنامەی زاینی بەکارهێنن. کوردی خۆشمان ئێمەش نەورۆزمان هەیە کە با بڵێن سەرکەوتنی کاوە بەسەر زوحاک و ئەوە
چۆنەکە هیچێک لە وڵاتانی عەرەبیە و ڕۆژمێرە بەکار نایانن لە 1445 ساڵ هێشتا هەر ساڵی زاینی بەکارەهێنرێت و ڕۆژمێری دیکە بۆ خۆی دەزانی چییە ئێمە وەکو هەر لە دەمێکە وتراوە جیهان وەکو گوندێکی بچوکی لێ ئاتووە یعنی سوۆسیال میدیا زۆر بە ئاسانی دەچێتە ناو ماڵەکان بۆی تۆ بە دوای هەواڵەکاندا بگەڕێ و بۆی بزانی کات و سات و بەرواری هەواڵەکان بزانی حتمما دەبی تۆ بەروارێکی جیهانگیری هەبێت ئێمە بەرەو جیهانگیری چوینە ئێمە لە ناو عاملەمەیەکی قوڕز داینە یعنی لەبەر ئەوە پێویست ناکات ئەو وڵاتانە بە دوای بەروارێکدا بگەڕێن یان ساڵێکدا بگەڕێن تەنها خۆیان پەیوەست بێ بە خۆیان جا اینجا نەتوانن بەراوردی بکەن ئایا دەکاتە چەندی زاینی لەبەرەوە من بەکارێکی زۆر نۆرمالی ئەزانم هیچ کێشەیەکی تێدانی بەڵام لەگەڵ ئەوشدا ئێستا لە سعودیە هیجری بەکاردێنن لە مەغریب بە هیجری بەکاردێنن لە ئەفغانستان هیجری بەکاردێنن لە ئێران هیجری شەمسی بەکاردێنن کە تێکەڵیەکیان کردووە ئێران تێکەڵیەکیان کردووە لە نێوان کۆچی و زاینی هیجری هەتاوی ینی کاتێکە کۆچڕەوی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ کە لە 12 ڕەبیع ئەوەل بووە بەڵام ڕۆژی یەکی محەڕەم دەستنیشان کراوە ئەوە نە 12 ڕەبیع ئەوەل نە ڕۆژی یەکی محەڕەمیان دەستنیشان کردو ئەوەی کە عومەری کوڕی خەتاب بە ڕاوێژی عەلی بن ئەبی تاڵب کردوویەتی چوونە 21 سێیان دیاری کردووە ئێران بەڵام هەمان ئەو ساڵی کەوا پێغەمبەر کۆچی کردو بۆ شاری مەدینە هەمان ئەم ساڵە بەڵام لەو سەری چیان کردووە لەو سەری پشتیان بە خولانەوەی زەوی بەستووە بە دەوری ڕۆژ خولانەوەی زەوی بە دەوری ڕۆژ کاتەکانی دە 12 ڕۆژێک 11 ڕۆژێک زیاترە لەوەی کە لە ساڵی کۆچیدا هەیە کە ئەتیمادیان لەسەر چی کردووە لەسەر خولانەوەی ماک بە دەوری زەوی لەبەر ئەوە کاتەکانیشی دەبینین 11 ڕۆژێک کەمترە و ساڵانە 11 ڕۆژ تقریبا 11 ڕۆژ 12 ڕۆژ ساڵانە ساڵی کۆچی کەمترە لە ساڵی زاینیەکەی بەڕێز دکتۆر ئاکۆ وەک دیارە ینی تازە باسمان کرد دوای ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لێبێ کۆچی دوایی کرد عومەری کوڕی خەتاب ساڵی کۆچی وەکو با بڵێن کۆچکردن لە مەکە بۆ مەدینە وەکو یەکەم ساڵی کۆچی دیاری کرد ئایا ئەمە لە ناو ئیسلام هیچ ڕای جیاوازی لەسەر بوو ئەو کات بەڵێ ڕای جیاوازی لەسەر هەبووە بەڵام زۆر بە شێوازێکی زۆر نۆرمال عومەری کوڕی خەتاب ئەم پرسەی وەرگرت ئەمە لە چیەوە هات ئەمە لە ئەنجامی کۆمەڵێک لەو کار و چالاکیانەی کەوا عومەری کوڕی خەتاب کردوێتی عومەری کوڕی خەتاب ماوەی 10 ساڵ لە 13 بۆ 23 کۆچی حکومڕانی کرد ینی کار و چالاکیی زۆری ئەنجامدا و لە سەردەمی ئەو وەچەرخانەکەی لە چیدا بوو لەوەیدا بوو کە بنەمای دەوڵەتداریەک ڕاستەقینەکە لەوەوە دەستی پێکرد ینی لە فەرمانگەکان لەوەوە دەستی پێکرد کۆمەڵێک لە فەرمانگە دیوانی دانە دیوان بەمانای فەرمانگە دێت کۆمەڵێک چاکسازی ئەنجامدا کۆمەڵێک شتی کرد اینجا سنووری دەوڵەتەکەی بەرفراوان بوو حتمما تۆ سنووری دەوڵەتت بەرفراوان بی خەڵکانێکی زۆر کۆمەلگایەکی زۆر لە ژێر دەستت دابێت پێویستی بە کار و چالاکیی زۆرە ئەم کار و چالاکیانە پێویستی بە کتابە وەکو حکوومەتێک کە بتوانێت کار و چالاکیەکان ئەمر و فەرمانەکان بە نووسراو بکات بەڵام لە چیەوە دەستی پێکرد لە والی بەسڕە ئەبوو موسەی ئەشعەری ئەبوو موسەی ئەشعەری کاتێکە نووسرای بۆ دەهات نەیدەزانی ئیچ ساڵێکە زاری وا بوو نووسراوەکە درەنگتر دەهات لەبەرەوە وەکو ئێستا نەبووە هۆیەکانی گواستنەوە بۆ ئاسانی ئەم نووسراوانە بگات بەدەستیان اینجا جگە لەمەش دەبینین ئەبووی موسەی ئەشعەری کاتێکە یەک لە نامەکانی بۆ هاتووە لەو نامانە مانجی شەعبانی لەسرە نامەیەک ئەویش لە لای خۆیەوە بۆ عومەری کوڕی خەتاب دەنێرێ کە یا ئەمیرە المومنین کامە شەعبان ساڵێک دیاری بکە اینجا عومەری کوڕی خەتاب ڕایۆژ بە عەلی بن ئەبی تاڵیب و عوسمان کوڕی عەفان و کۆمەڵێک لەو کەسانە دەکات ئایا ئێمە چ ساڵێک دابنین عەلی کوڕی بن ئەبی تاڵیب تەمان کۆمەڵێک ڕای جیاواز هەیە بە پێویست ناکە باسی لێوە بکەین یەک دەڵێ ساڵی فارس یەک دەڵێ ساڵی ڕۆم ینی بەکاربێنن و یەک دەڵێت یعنی هەر شێوازێک قسەیەک دەکەن بەڵام لێرەدا دەبینین ڕۆژی کۆچڕەوی پێغەمبەر لە مەکەوە بۆ مەدینە کە دەکاتە 12 ڕەبیع ئەوەل هەندێک دەڵێن ئەو ڕۆژە دیاری بکرێت بەڵام وایان پێ باش بوو کە یەکی محەڕەم بێ یەکی محەڕەم بێ لەبەر چی یەکی محەڕەم بێ لەبەرەوەی لە مانگی محەڕەم شەڕ و کوشتارکاری لە ناوەکەی دیارە حەرام کراوە و مانجی محەڕەم مانجی یەکەمی ساڵی عەرەبیە هەر لە کۆنەوە وا هاتووە بەم جۆرە بووە و لە هەمان کاتیشدا
ڕۆژی کۆچڕەوی پێغەمبەر لە مەکەوە بۆ مەدینە ئەویان پێپەسەندتر بوو لە ڕۆژی لەدایک بوونەکەی لەبەرەوەی وەچەرخانێک بووە کەوا پێشنیاری علی بن ئەبی تاالب بووە بۆ عومەری کوڕخەتە وەچەرخانێک بووە بۆی کە بتوان لەو ڕۆژە بنیانی دەوڵەت دابنین و ساڵێک تەبەنەوە دوای 6 ساڵ لە کۆچی پێغەمبەر بووە پێغەمبەر تازە لە مێژنی وفاتی کردووە. باشە دکتۆر بێگومان ئەو وەرچەرخانە گەورەیە لە ناو مێژووە ڕنگدانەوەی ئەبێت و باسی لێوە ئەکرێت کە چۆن ئەو کۆچەکراوە هەر کۆچێکیش ئەخلاقیاتی خۆی هەیە. بەڵێ کۆچی پێغەمبەر درودی خوای لێبێت لە مەکەوە بۆ مەدینە لە مێژوو چۆن باسی کراوە چۆن باسی و ئەخلاقیاتەی کۆچ کراوە چ گرنگیەکی هەبووە کە بۆ گەلانی ناوچەکە لێوەی پەند وەربگرن. بەڵێ طبعاً ئەو کۆچڕەوی کەوا کرا لەلایەن پێغەمبەرەوە کۆچڕەوێکی سادە نەبووە کۆچڕەویەک بووە کە کۆمەڵێک ینی بنەمای بەدواوە داهات ئەو ئامانجەی کەوا پێغەمبەر درودی و خوای لەسەر بێ بۆی هاتبوو هەمووی هاتەدی طبعاً ئەگە بەراوردێکی پێغەمبەرمان بکەین لەگە پێغەمبەرەکانی تر لە مەسەلەی کۆچڕەویەکانیان دەبینین پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ دەوڵەتی دروست کرد لە ئەنجامی ئەو کۆچە دەوڵەتی دروست کرد ئەو دەوڵەتە بەویستی خۆی دروست بوو بەڵام پێغەمبەرانی تر کاتێک کە کۆچیان کرد هیچیان دەوڵەتیان دروست نەکرد کۆمەڵێک لەوانە خۆ دەرباسکردن بوو بە فەرمانی خوا یاخود هەوڵدانێک بوو بۆی لە شوێنێکی تر پەیامە پیرۆزەکانیان بڵاو بکەنەوە بەڵام ئەوەی پێغەمبەر پێمان دەڵێت کەوا ئێمە ئامادەین وەکو پێغەمبەر ئێمە ئامادەین گۆڕانکاریەکی ڕگوڕیشەیی بکەین لە بنەمای دەوڵەتداریەوە کاتێکە لە هەموو سێکتەرەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی هەمووی گۆڕانکاریەکی زۆری تێدا کرد ئەو زوڵم و زۆرداری کەوا لە جەزیرەی عەرەبی هەبوو هەمووی لە ڕەگ و ڕیشەوە هەڵتەکەنی بەڕاستی لەبەر ئەوە دەبینین حتا مێژونوسانی ئەوروپی ڕۆژهەڵاتناسان زۆر بەبایەخەوە بۆ ئەم ڕۆژە دەڕوانن ساڵێکی کەم نەبووە کاتێکە تۆ لەسەر ئەو بنەمایە لەسەر بنەمای دەوڵەتداری دەوڵەتێکی گەورەتر دەوڵەتێکی بەرفراوانتر بنیاد بنێ کە لە شێوازی ئیمپراتۆریەت دەچێت هەو تاوەکو ئێستاکەش دەبینن موسڵمانان چەندان ملیار خەڵک موسڵمانان هەیە ئەوە نەتیجەی ئەو کاتیە کە پێغەمبەر ئەم کۆچڕەویەی ئەنجام داوە کۆچڕەوی ئەوەمان پێ دەڵێکەوە تۆ دەتوانیت خۆت لە شوێنی خۆت لە زەیدی باب و باپیرانی خۆشت کەنەوە دۆزیتەوە دەتوانیت لە شوێنێکی تر کۆچڕەوی ئەومان پێ دەڵێت کەوا تۆ دەتوانیت گەشتێک بکەیت بۆ شوێنێکی دوور بەڵام متمانەت بە هاوڕێیەکی نزیکی خۆت هەبێ وەکو ئەبوو بەکر کاتێک کە پێغەمبەر هەرچەندە پێغەمبەر لە شەوەکەدا چوە لای ئەبوو بەکر لە ڕۆژدا بڵێن چوە لای ئەبوو بەکر لە شەوەکەدا کۆچیان کرد بەڵام خۆی خودی ئەبوو بەکر داوای لێ کرد کە لەگەڵیدا بێ پێغەمبەر سەرەتا حەزی لێ نەبوو لەبەرەوەی وتی نەوەکو ماندوو بێت نەوەکو بە هیلاکەتی بچێت وەکو من نەوەکو بە فەتارەت بچێت بەڵام ئەمە ئەوە دەگەێنێت کە تۆ پشت بە چێ ببەستیت پشت بە کەسانی شیاو ببەستیت پێغەمبەر جگەلەوەی کە پێش ئەوەی بچێت بە شاری مەدینە یعنی ئەو شارەی دەناسی پەیمانی عەقەبەی یەکەم پەیمانی عەقەبەی دووەم کە لەگەڵ هۆزەکانی ناو ئەو شارە ئەوس و خەزرەج پەیمانی بەست بوو دەیان سەحابی لەوە پێش ناردبوو بۆ ئەو شارە خەڵک لەم شارەدا هۆزەکان لەم شارەدا ئاشنایەتیان پیا کردبوو بەم دینە نوێیە پیان خۆش بوو بەم دینە نوێیە بەڵام بۆچی شاری مەدینە بۆچی لە مەکە نەماوە ئەوە وازەحە ئەوە دیارە خەڵکی شاری مەکە پەیوەست بوون بە سەرانی خۆیان لە قوڕیشەکانیان توند بوون لە تەعامل زۆر توند بوون زۆر ڕق بوون هەرچەندە کەسانی نزیکی خۆی بوون یعنی ئەبوو جەهل ئەوەی بەسەر پێغەمبەری داهێنا ئەبوو لەهەب ئەوەی بەسەر پێغەمبەری داهێنا یعنی چنەمان نەیکەن ینی لە پلاندان بۆ کوشتن لەو شەوەی کە ویستیان پێغەمبەر بکوژن کە ئەوە کاتێک ئەبوو جەهل لە هەر هۆزێک گەنجێکی دیاری کرد بۆ ئەوەی پێکەوە بچن بەسەر پێغەمبەر دادن لە کاتی شیرینی خەوەکەیدا بە فەرمانی خوا علی بن ئەبی تاالب لە شوێنەکەیدا خەوت و جا بەم جۆرە دەبینی کۆمەڵێک ئازار و ئەشکەنجەدرا پێویست بوو لێرە بەڕاستی دەربازبوونێکە بێ هەناسەیەکە بێ بۆ ئەمە ڕێز پرۆفیسۆر دکتۆر ئاکۆ بەرهام پسپۆڕی مێژوو مامۆستای زانکۆ زۆر زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مامی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان سپاسان دەکەین سەرکەوتوو باشە بەردەوامین بەڵێ باس لە باشە بەتەوە سەلامەتیە ئیشەڵا بەس نەخۆش نەبی لەبەر ئەم گەرما و سەرمایی کە لەبەر گەرماوە چیتە بەر سبلت و موبەریدە ئیشەڵا سەلامەتیە
باسی گوندێگەکەین کە لە دەوروبەری شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ خزمەتگوزاریەکی سەرەتایی لێ نییە ئەوان دەڵێن کە ئەو کارەبایان کەمە ڕێگەوبانیان نییە و هاوکات خۆڵ و خاشاکیشیان بۆ کۆناکرێتەوە جایتر بزانە بێنە بەر چای خۆت خزمەتگوزارەکان نەبێ ئاو کارەبان نەبێ خۆڵ و خاشاکی لێبێت دەبێت ژیانێکی نەهامەتی بێ بەڕاستی هاوڵاتیانش بێگومان گلەییان هەیە جا ئەگەر تۆ باشی ئێستا و دەنگت کرایەوە هاوڵاتێک دەڵێ هەر بەڵێن دەدەن و جێبەجێ ناکەن هۆشداری دەدات کە ئەگەر چارەسەری کێشەکانیان نەکەن کەس لە گوندەکە نامێنێتەوە. ئەوە دۆخی گوندی بادەکی پارێزگای ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە لێرە 1500 خێزانی لێە و زیاتر لە 5000 دانیشتوشی هەیە بەڵام هیچ یەک لەو خزمەتگوزاریە سەرەتایەکانی تێدا نییە بەو گەرمایی هاوین ئێستا گەورەترین کێشەیان نەبوونی کارەبایە. خدای عزیز تنویتی باقی نشد از آدم ماجی محصولی ما برای باو خدا نویتی باقی 1500 ملونی لیه همه پیوی توسیمی زندگی کرد نه یخچال شول کرد نه کولیران شول کرد چطورشیان شویش باق شنین رابانو کنی محصولی ما برای باو خدا دنیروی تیه کچوها کی بوی جماعتی بکرد. زیاتر لە 5 ساڵە دانیشتوانی گوندی بادەک داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن چارەسەری کێشەکانیان بۆ بکات کەمی ئاو کارەبا خراپی ڕێگاوبان و زێرابەکانی ناوگوند لەو کێشانن کە دانیشتوانی ئەو گوندە هەیەنا هەندێکیان بۆ خۆیان چارەسەر کردووە بەڵام بەشی زۆریان لە توانای ئەواندا نییە بەشێکیان هۆشداری دەدەن ئەگەر چارەسەری کێشەکانیان بۆ نەکرێت هەڵوێستیان دەبێت. که اول امتیازی به گنده توسط نقشه طرح‌هادی بازنگری و نقشه طرح‌هادی به طور فوریت بیت انجام کنی لمقامات ارشد خوشی دکم اول نقشه طرح‌هادی حتما یا سریعا بیت اجرا کنی خلاص بیت بگم امتیازی روستایی به جماعتی در غیر این صورت اگر اول گنده به وضعیتی بشت شهر الاغ به شهر خلاص بیت 100% جماعت توانا و جریمه و کمیسیون متصادی چنه بڕیار بوو پارێزگاری ورمێ سەردانێکی مەیدانی ئەو گوندە و دەوروبەری بکات بەڵام تاکو ئێستا سەردانی نەکردووە و خۆیان دەڵێن دوای ئەوەی بەڵێنی چارەسەری کێشەکانیان بۆ داون ئێستا زبر و خاشاکیشیان بۆ کۆناکردنەوە و کێشەیەکی دیکەش چۆتە سەر کێشەکانی دیکەیان. ئەوەندە گەرمایە کاریگەری لەسەر هەموو شتێک دروست کردووە ینی لەسەر کرێکاران لەسەر کشت و کاڵ تەنانەت لەسەر نانەوەخانە و سەمونخانەکانی شەر کاریگەری دروست کردووە کۆی کە لەگەڵ هاتنی ئەم شەپۆڵە گەرما تااقەت پڕووکێنەرا نانەوەخانەکان لە باردۆخێکی زۆر سەختدا لەلایەک گەرمای هاوین و لەلایەکی دیکەش فڕنە گەرمەکانیان کە لە بەردەمیانە بۆتە هۆی هیلاکێکی زۆری نانەوەکان وایە جا بێگومان ئەمە خۆراکێکیشە کە ڕۆژانە بڕێکی زۆر خەڵک بەکاری دەهێنێت و لی دەکڕێت و بە بەردەوامی ژنانەوەخانەکان ئیشەکەن بە شەوەیەک ئەبێ ڕۆژانە بۆ 6 بۆ 5 لتر ئەو کەسێکە لە بەردەمی ئەو گڕەوگەرمێ بتوانێت ئاو بخواتەوە چونکە ئاوێکی زۆر بەهۆی عراقکردنەوە لە دەستەدات لەشی بۆیە تووشی دەخۆشی نەبێت جا لە باکووری کوردستان و تورکیا گەرماکەی ئەم ساڵ هەر زۆر هاکاروەت باست کرد تااقەت پڕووکێنە دەبێت لای ئێمە گەرمتر بێ ئێرە زۆر گەرمە ئێرە گەرمە بێگوانم ناوچەی ئێستا شەپۆلێکی گەرمای زۆر ڕووی تێکردووە ئەو پەڕی لەگەڵ هەر شوێنێکی ترا 1-2 پلەمان جیاوازی هەبێت جا لە ساڵانی ڕابردوو زۆر جیاوازترە ئەم ساڵ لە هەندێک ناوچە پلەکانی گەرما گەیشتۆتە سەر و 50 پلەی سەدیوە کەشناسیش دەڵێت کە شەپۆلێکی گەرما هێشتا هەکار بەڕێوەیە واتە ئەمە کەم بینیمانە هەر نقڵ چکلێت لێلێ و لۆلەکەی ماوە و دەبێت زۆر ئاگاداری کەسانی منداڵ بین کەسانی بەچەمەن بین کە خۆیان بپارێزن و نەچنە بەرخۆر پێکۆ ئەم بابەتە دەبینین ئێوەش هەر لەش ساڵ و سەلامەت بن. پلەکانی گەرما ڕۆژ دوای ڕۆژ بەرزتر دەبنەوە و کاریگەری نەرێنی لەسەر ژمارەیەک پیشە دروست کردووە لە نێویاندا نانەوەخانەکان. لە چاولگی باکووری کوردستان نانەوەخانەکان لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ 40 پلە لە بەردەم تەندورێکی 300 پلەی سوتێنەردا هەوڵی پەیداکردنی بژێوی دەدەن. ئەم ساڵ وەرزی هاوین بەراورد بە ساڵانی ڕابردوو زووتر خۆی پیشانداوە و پلەکانی گەرماش بە شێوەیەکی بەرچاو بەرز بوونەتەوە.
فەرید تەزەل کە پیشەی نامپێژە و دەڵێت بەهۆی گەرماوە تەنانەت بەشێک لە هاوڕێکانی لە وەرزی هاوین کاری دیکە دەکەن و دەست لە پیشەی نانەوایی هەڵدەگرن. 23 yıldır bu mesleği yapıyoruz. 23 ساڵ ئەم کارە دەکەم. وەرزی هاوین زۆر سەختە بۆ ئێمە چونکە پلەکانی گەرما بەرز دەبنەوە و لە بەردەم تەندورێکی 300 پلە کار دەکەم. هەندێک کرێکارمان هەن بەهۆی گەرماوە لە هاوین دەست لە پیشەکە بەردەدەن و لە زستان دووبارە دەگەڕێنەوە. ئەمەش کێشەیە بۆ ئێمە چونکە کرێکارمان کەم دەبێت. ڕۆژانە بڕێکی زۆر ئاو دەخۆینەوە بۆ ئەوەی کاریگەریەکانی گەرما کەم بکەینەوە. وەستاکان ڕۆژانە 5 بۆ 6 لیتر ئاو دەخۆنەوە و خۆیان لە ئاوی سارد بە دوور دەگرن چونکە بەهۆی گەرمی لەشەوە پەرداخێک ئاوی سارد دەبێتە هۆی نەخۆشکەوتنیان و دوورکەوتنەوەیان لە کارکردن. وەک دەڵێن پاروینان لە دەمی شێردایە و بێگوێدان بە هەلومەرجەکان نانەواکان بە دوای پاروەنانەکەیانن. گەرمای ئەم ساڵی تورکیا و باکووری کوردستان لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆر جیاوازە. بە شێوەیەک گەرما لە ڕوحای باکووری کوردستان 50 پلەی تێپەڕاندووە و کەشناسی تورکیا هۆشداری داوە لەوەی شەپۆلێکی دیکەی گەرما بەڕێوەیە و پێویستە هاوڵاتیانی سەرووی تەمەن 65 ساڵی و ژێر تەمەن 4 ساڵی نەچنە دەرەوە. هەکار دوێنێ ستۆری کراوەمان هەبوو لە سلێمانی چونکە پێشەنگایەکی تایبەت بە خاوەن پیشە و دەستڕەنگینەکان لە سلێمانی بەڕێوەچوو بووکە هاوکارمان دالیا کەمال لە سلێمانیەوە چەند میوانێکی کە بەردەوام لەو پێشەنگایە ئیدی چەند ڕۆژێک بەردەوامە بێت هاوکارمان هەوڵەدات لەو کەسانێکت دەستڕەنگینن بیان هێنێتە ستۆدیۆی ئەسلێمانی و لەوێ بە شێوەی ستۆدیۆ کراوە هەم ئێمە کار و چالاکیەکان ببینین هەم بشزانین ئەو کاردەستانی کە کردویانە چییە و لەژێر ناونیشانێکیش بەڕێوە چووە. ناونیشانەکە هەر کەس هونەرێکی هەیە با لە پێناو کوردستانێکی بەێستر پیشانی بدەین دەڕۆین بۆ ستۆدیۆ سلێمانی بزانین هاوکارمان دالیا چی ئامادەکرد و میوانەکانی چین. سڵاو سۆڤان سڵاو هاکار خۆشحاڵ بووم کە دووبارە لەگەڵتانم دیارە ئەمڕۆژ بە پیشاندانی کۆمەڵێ براند کە لە کوردستان دروست بوون لەگەڵتانین. ئەو براندانەی کە دروست بوون هەرێکیان ئامانجێکیانەیە کە دەیانەوێت لە پێناو کوردستانێکی بەهێزدا پیشانی بدەن. دیارە فستیڤاڵەکە ئێمە لە چوارچێوەی چوارەمی ساڵیادی کابینی نوێمی حکومەت هێرمی کوردستان دروست کرا بۆی دەرفەت بدا بە پیشاندانی تواناکانی گەنجان. یەکی لەو براندانەی کە لەگەڵمایە براندی مۆرە کە خات و شەنگە جەلا لەگەڵمایە سوپاس دەکەم کە لەگەڵمای هەروەها دانیا شەریبێکێکی دیکەیە لەو گەنجانەی شاری سلێمانی کە چەندین ساڵە کاری دەستی دەکا. جگە لە پیشاندانی براندەکان دیارە ئێمە تابلۆیەکی دیکەمانەیە کە تابلۆیەکی هونەریەکە لە پشتی منەوەن ئەویش گروپی ڕاستانە کە لە کۆمەڵێ گەنجی شاری سلێمانی پێکاتەوە. هەروە دەرفەتێکی دیکەی ناو فستیڤاڵەکە ئەوەیە کە کۆمەڵێ شێوەکاری شاری سلێمانی بە تابلۆکانیان بەشدارن کە تابلۆکانیان کردووەتە سەرچاوەیە بۆ بژێوی ژیانی خۆیان. من سەرەتا دەچمە لای خات و شەنگە جەلال بە براندی مۆر لەگەڵمانە خات و شەنگەم کاتت باش. ئەگەر سەرەتا بێمە سەر ئامانجی براندەکەتان لە چی پێک هاتووە؟ ئێمە لە سێ بەشاخۆرە بینێتەوە کە تەندروستیە ڕواکەمکردنەوەی خەرجیە و دۆستی ژنگەشن لە هەمان کاتە کە بۆ خزمەتی خانمان و منداڵانە لە ئێستاکارەکانمان. باشە زۆر سپاس کە لەگەڵمان بووی. دانیار تۆ بەچی بەشداریت کردەوە چەند ساڵە کارەکەیت؟ سپاسی کەناڵەکەدانەکەم سپاس من بە ئیشە حەفەکان بەشداریم کردەوە بەشی کێمەم و کێکردنەسی و بە شەی گوڵدان من ئیشی دەستەکانم بەشداریەکەم ئەم جۆرە فستیڤاڵانەیە. باشە لەناو فستیڤاڵەکە دیارە براندی و کاری جیاوازی تایە بە تایبەتی خات و شەنگەکارەکەی ئێوە زۆر جیاوازە ئاماجەکەی ئێوەش جیاوازە لە ڕووی ژینگەی و لە ڕووی تەندروستیەوە. ئەگەر بینە سەر ئەو خاڵانەی کە بە تایبەتی براندەکەی ئێوەی لەسەر دروست بووە چی بووە چی هۆکارێک بۆ کە ئێوە والێ کردو براندێکی تایبەت دروست بکەنەوە دیارە کە خۆت و خوشەکەشت ئەم براندەتان دروست کردووە.
بابەتەکەی ئێمە لە ڕووی تەندروستی و ئیشمان لەسەر کردووە کە ئەو قماشانەی کە بەکارمان ناهم قماشی تەندروستن و تایبەتە بە پێستی منداڵ و خانمان کە قماشەکانمان کۆمەڵێ تایبەتمەندی تایبەت هەیە کە دژە بەکتریا دژە هەستیاری پێستە هەروەها سووربوونەوە و شێداری پێست نایەڵێ کە زۆر ضرورە لەم کاتیا کە هاوینەوە حساسیتێکی زۆر دروستە بێ بەهۆی هەنێ مادەی نایلۆن و بابەتانە بەڵام ئەم بەرهەمانە ئێمە بە هیچ شێوە نایلۆنیتیانە هەمووی لۆکەن و قماشی ڕۆکی بەکارهێنراوە. باش ئێمە پێشتر دیارە ئەم براندانەی کە لەناو فستیڤاڵەکە بەشداریان کردووە بەجیا ئیشمان لەسەر کردوونەتەوە. باسی ئەوتان کرد بەشێکی زۆر لەو نەخۆشیانەی بە تایبەتی خانمان پێوەی دەناڵێنن بەهۆی ئەو کەرەستانەیە کە لە کاتی سووڕی مانگانەیە بەکارێنن. ئەوە ژوای کردووە و تۆ خوشکەکەت وەکو خەمخۆریەک بۆ خانمان و هاوکارەکانی دیکەشتان کۆمەڵی براندی ترتان دروست کردووە. بۆ منە لە چی پێکاتوە چۆن لایانی تەندروستیتیا جێبەجێ کراوە چ ڕێکارێکی تەندروستیتان بۆ گرتوۆتە بەرەوە؟ ئێمە هەموو شەکانمان بۆ کردووە وها یعنی تەندروی تەندروستیەوە ئیجازەمانێ لە ڕووی کارەکەمان و چگەمە خۆمان کارگەمان هەیە لە سلێمانی خۆمان دروستێکین بەڵام قماشەکانمان لە دەرێنەوە قماشەکانمان هەمی شادی خۆی هەیە و قماشەکانمان قماشی تایبەت بەکار هاتووە کە تایبەتە بە پێستی هەستیار نایڵە بە هیچ شێوە سووربوونەوە دروستکە کە ئێستا زۆربەی خانمانە و کێشانیان هەیە کە سووربوونەوە هەستیاریار وها کێشی ڕەحمیان هەیە و نەخۆشی ژێر پەنجە کۆمەڵە بابەتی ترکە بەهۆی ئەم پادانێک کە ئێستا لە بازاڕای بەداخەوە بەکارهێنرا و بەروەها دایبەکانیش بە هەمان شێوە بەڵام ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە ئەم قماشانە ئێمە بەکارمانێناوە دوور بە لەو نەخۆشیانەوە بگرە چارەسەری شێکانی ئەگەر کەسێک حساسێتیشی هەبێ یان ئەگزیمای هەبێ بە بەکارنانی ئەم بەرهەمانەی ئێمە کێشەی نامێنێت چارەسەرە باشە. دانیار کێشەکانی بەردەم تۆ چی بوون؟ یعنی کە هاتە بەردەمێت سەرەتاوە چۆن هەنگاوەکانە بڕی تاک و گەیشتی تا ئێرە؟ دەسم بێگەت من ئیشی حەرفەکان بەبجێک نووسەکان دەسم کە بە دروستکردنی ئەوانە 2500 خەڵێکی دروستکردنی ئیدەکان بووم وەردە بڕێژێکی جوانە پێگەێنە بردەوەدا فۆگری چواندر و باشی و گۆڕانکاریم بۆ هات دەسم کە بە دروستکردنی ئەم شۆرە ئیشانە وەردە شوێنەکەم دروستکە وەکو براندێکی بچووکەم تایبەتم دەستکە بۆ خۆم بەشەکەم هەیە ئەم شۆریشانە دەستم لێ کردووە بە ئەم شۆریشانە بکەم. باشە ئەگەر بینە سەر پاڵپشتیەکان ئێوە زیاتر پێویستان بە چییە؟ خۆتان تا ئێرە هاتوون لە ڕووی میدیاییەوە لە ڕووی دامەزراوەکانەوە پێویستە چۆن سەپۆرتی ئێوە بکرێ؟ ئێستا لە لای حکوومەتەوە هاوکاریمان نەکرا بوو ئێمە من داوردەوە دەستم کە بە ئیشکردنی دەستپێکردنی شۆریشانە وردەوە دەفۆگرم بۆ هاتوو دا دەستپێکردنی بۆ ئەم نیشانە حکوومەت یانەم شتێکی بۆ نەکردین داخۆی ئێمە باسی دوانە خۆمان دەبەشداری باشەگە داواکاری هەبێت سە بۆ من تۆ داواکاریەک تەیە ئەدەوێت بیگەێنیت ئەدەوێت چیت بۆ بکرێت ئەمەوێ لە لای حکوومەت دیارەمەوە نشتی باشمان بەوگرێ و هاوکاری ماوکرێ و من ئاوا چۆن هەسوو دوانامانەوە چۆن بەشداری فستیڤاڵەکانەکەین ئەم بازاڕانەش باسی دوانە خۆمان بەشداری ماکرد و ئەدا ساوکاریانە کردین و یارمەتیانیان باش ئێستا بۆن منە ئێمە لە یادی کابینەی نوێمی حکوومەت هێرەمی کوردستانە ئەم کارمان بۆ کردن تاکو بتوانرێت پەیامەکانی ئێوە بە دیاریکراوی بگات ئەو هەنگاوانەی کە پێویستە ئێوە بیگرنەبەر چییە و لەلایەنی پەیوەندیدارەکانەوە چ لەلایەن حکوومەتەوە بێت چ لەلایەن کەرتەکانی دیکەوە بێ پێویستە چیتان بۆ بکرێت خاتو سەنگە. ئێمە ئەم کارمان کە کردووە تەنها سەپۆرتمان خۆمان بوون ئەوای گەورەیەکەم کۆمان دووەم کەس و یعنی هیچ لایەن هیچ شوێنێک سەپۆرتی نەکردنە لە مادیینە لە هیچ شتێکە هەر خۆمان بوون بەڵام بە تەئکید پێویستمانە و بەردەوامبووی کارەکەمان زیاتر بەرەو پێشچە چکە ئێستا ئێمە هەنێ شتێ ئەمانە بیکەین بەڵام لەوانەیە مادی نەتوانین لە ئێستا بەردەست بێت و بەردەوام بین لەسەری بۆیە بێت چاوەڕێ پێین وردە تا بتوانین بگەین بەوەی کە بەپێی مادی ئەو هاوکاری خۆمان بتوانین بەردەوام بین و بەرهەمەکانمان زیاتر بکەین چکە ئێمە ئێستا چەند بەرهەمێکمان هەیە کە وەکو دایبیە و پادی سووڕی مانگانی خانمانە وەروە بەرێخە و چەند بابەتێک و هەروە چەند جلێکی شێری مناڵانیش دروستەکەین لە ئێستاە دیارە بۆ پەرپێدانی ئەم کارانە بە تەنها پێویست ناکات یانی بۆ من لە کاتێکە ئەم هەموو براندە جوانە هەیە ئەکرێ تەنها لە چوارچەوەیەکە نەهێڵدرێتوانێ وا بکرێت کە بۆ منە بچێتە دەرەوە بناسێنری ئەم فستیڤاڵانە تەنها لە ناو چوارچەوەی پارێزگاکانە نەمێنێتوانە بەڵکو وێنەیەکی گشتی تری هەبێ ئەم وێنانەی گەنجانەکە هەیە بتوانین پیشانی بدەین لە دەرەوە تاکو بزانن وڵاتانی دیکەش بزانن کە گەنجانی ئێمە خولیا و کاری تایبەتی خۆیان هەیە. ئێمە خۆشبەختانە بەرهەمەکانمان ئێستا لە دەی شۆتەڵەبی لەسرە بەڵام بە تایبەت یعنی وەکو جوملە و شتنا بەڵام بە تایبەت یعنی کەسەکە خۆی یان کەسوکاریەتەوە یان خۆی سەردانەکاتەوە لێرە ئێمە بۆ چەند وڵاتێکی دەرەوەمان ناردووە خۆشبەختانە
بەشێکی زۆری لەو براندانی کە من قسەم لەگەڵاکردن زۆر بە خۆشحاڵی و باسیەوەکەن کە لە چەندین وڵاتەوە لە ئاستی تاکی شابێت داوای کارەکانیان کردەوەتە ئەمە هەنگاوێکی گەورەیە کە ئەبینین ئەو براندانەی لە هەرێمی کوردستانە دروست بوون تەنها لە یەک چوارچەوەیان نەماونێتەوە بەڵکو وردە وردە پەریان بە خۆیان ناوتوانیوانە ئەستەنگەکانی خۆیان ببڕن ئەگەر بینەوە سەر لایەنی ژینگەیەکە باشە ئێوە کارەکانی ئەو چۆن لە ڕووی ژینگەیەوە ئەیکەن تا چەندە ڕەچاوی کاری ژینگەیتان کردو لە ناو براندەکانتانە ئێمە یەکێک لە ئامانجەکانمان کە دوستی ژینگەیە و ژینگە پارێزین لە پیسبوون کە بەرهەمەکان ئێمە لە بەرەوەی قماشی ڕوەکی بەکاراتوە هەروە قماشی لۆکە بەکاراتوە بۆی هیچ زێر و زیانێک با ژینگە ناگەێنە بگرە ینی ئەچکان بابەتانەی ئێمە بەکار ئەهێنرێتەوە فڕێ ناترێ هەموو بۆ 2 بۆ 3 ساڵ ئەشۆرێت و بەکارێنرێتەوە چۆ قماشەکانی تایبەتن هیچ سەرێ بە پێز ناگەێنێت کە چەند جارە بەکاربێنرێتەوە لەبەرەوە هەم تۆ فڕێ نایە ژینگە پیس ناکەی هەم ژۆ کاتێک کە پێویست کا فڕێ بی بە ئاسانیشی ئەبێتەوە لەبەرەوە قماشەکان ڕوەکی و لۆکەن ینی هیچ لایلۆنێ لە بەرهەمەکانمانانە زۆر زۆر باشە لە ڕووی میدیایەوە تا چەندە گرنگە کارەکانی ئێوە گرنگی زیاتری پێ بدرێت وڵای بەتەئەکید زۆر زۆر گرنگە چکە هەتا بڵاو بکرێتەوە و زیاتر سەپۆرتە بێ بۆ ئێمە باشتر و خەڵک زیاتر ئەیناسێت چکە ئێمە ئێستا خۆشبەختانە خۆمان دوکانێکمان هەیە و بە ئۆنلاینش ئیش ئەکەین بەڵام زیاتر هەتا کەناڵەکان زیاتر بەرەو پێشی بەرن و بەرنامی تایبەتی لەسەر بکرێ زیاتر بەرەو پێشی باشە دانیار ئەی تۆ چیەڵێ تا چەندە لە ڕووی میدیایەوە گرنگی بە کارەکانت درراوە ئیشانەکە ئەیان کەم ئەدە ئێستا حکوومەت یارەم شتێکی نەگەزدا بە بەشێنجی وڵاتەکەی خۆی بیکات و یاخۆ ئێمە ئەزانێت ڕووی میدیایەوە چی بکرێ بۆ تۆ ڕووی میدیایەوە من حەزەکەم یاخۆ من لەناو کوردستانیشە بەشداری و فیسواڵەکانیشەکەم ئەدە سەدەری وڵاتدا لەوێ بەشداری مەکرد و ئێستاش حەزەکەم ئەدەوێت لە هەولێر پێشەنگا بۆ بکرێتەوە هەموو دەرێ وڵات بێ فیسواڵی باشەمان بۆ ماوگرێ و هاوکاری ماوکردن لەڕووی مادیەوانێ بتوانین هاوکاری ماوکەن زۆر باشە لە پشتی منەوە میوزیکێ ئەگەر تۆزێ دیارە سەرەتای تابلۆکە بە سرودی خوایەواتەن ئاواکەی دەست پێیەکە ئەگەر یەک تۆزمان بۆ بشەن سوپاستانەکەین سرودی خوایەواتەن ئاواکەی بە سرود و بە میوزیکەکانی خۆتان دیارە ئەم گروپە گروپی ڕاستانە کە ماوەی چەند ساڵێکە دروست بووە لە کۆمەڵێک گەنجی شاری سلەیمانی دروست بوون هەندێکیان خوێندکارن هێشتا و هەندێکیشیان پەیمانگای هونەرە جوانەکانیان تەواو کردووە بە سوپاسەوە ئەمڕۆ لەگەڵمانن دیارە ئەم کارەش بۆ ئەوەیە کە تواناکانی یەک بەیەکی گەنجانی شاری سلەیمانی پیشان بین با گوێمان لە میوزیکەکە بێتۆزە دەستان خۆش بێت هەزار جار خوایەوە چەند ئاواکە لە سای و سێبەری ئەم گەنجە جوانانەی هەرێمی کوردستان شەنگەمێ بۆ پرسیارە کۆتایی پێبێنم
وەکو دانیاریش وتی دیارە لەگەڵ ڕاگەاندنی ئەم فستیڤاڵە بۆ کۆمەڵێ براند لە شاری سلەیمانی چەندین گەنجی دیکە لە شاری هەولێریشەوە داوایان لێکردین هەمان فستیڤاڵ بۆ گەنجانی شاری هەولێریش بکەینەوە بە خۆشحاڵیەوە ئێمە لە ئامادەباشیان هەر گەنجێ پێویستی بە تواناکانی ئێمە و پیشاندانی لە ڕێگای ئێمە و پیشاندانی تواناکانیان ئەوانەوە بێ ئێمە ئامادەین بێمەوە سەر ئەو خاڵی تا چەندە گرنگە هەماهەنگی لە نێوان ئێوە و گەنجانی دیکەی شارەکانی دیکەەوە هەبێ لە ڕێگای ئەم فستیڤاڵانەوە تاوەکو یەکتری بناسن و بەتوانە و تاقەکانی ئێوە ئاشنا بن بەتاکێت زۆر گرنگە تا ئاستێکی زۆر بەرز پێویستەکە چونکە هەموو ئیشێک پێویستی بە سەپۆرت و پێویستی بە بڵاوبوونەوە من تەنها لە دوکانەکە خۆمادا بنیشم ئیشەکەم بڵاو نابێتەوە پێویستەکە هەر کەناڵەکان و هەم لە دەرەوەی شاری سلێمانی و لە دەروبەر دەروی وڵاتیش بەردەوامی پێ بدرێت و پەرەی پێ بدرێت بۆیە زۆر گرنگە لە ڕووی ئێوە و چەند کەناڵەکانی ترەوە تا چەندە پێویستە لە ڕێگەی فستیڤاڵەکانەوە بوو مەبەستمەوەیە گەنجانی شارەکان یەکتری بناسن شارەکان هەرمی کوردستان بتوانن هەماهەنگیان لە بین یەکتریە هەبێ و بە توانەکان یەکتری ئاشنا بن بۆ نمونە تۆ گەنجێک لە شاری هەولێر براندێکی دروست کردووە تۆ بزانی ئەو گەنجە هەیە تاوەکو بتوان سوور لە توانا و وزەی یەکتری وەربگرن زۆر گرنگە چکە هەر یەکەی لە بوارەکە شارەزای هەیە من ئەتوانوە کاتێککە دانیشتن کراوە ئەو کەسەت ناسی بەپێی ئەوە ئەزانی کە شتێک لە تۆیە کەم و کورتی هەبێ ئەو باشتری بکەوەڕات تۆ شتێکی پێشنیار بکەیوە بۆی باشتر بکرێ براندەکەت بەتاکێت زۆر سپاس کە لەگەڵمانە بۆ شەنگە جەلال بە براندی مۆر و هەروە دانیا شەریف و ئەم تیپە هونەریە جوانش کە لەگەڵمانە بوون سۆڤان منەگەڕێمەوە لای ئێوە بەڵام ئەمێ دووبارە پەیامەکەمان بگەێنمەوە کە دیارە دامەزراوەی میدیای کوردستان 24 لە چوارهەمین ساڵیادی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەسا بە سازانی ئەم فستیڤاڵە بەبێ جیاوازی تەمەن بۆ کۆمەڵێ براند لە شاری سلەیمانی ئەم فستیڤاڵەی ڕێخستووە بە هیوای ئەوەی بتوانین ببینە هۆکارێک بۆی گەنجان زیاتر بناسەندرێن ئەو توانایی کە هەیەە وا بکە زیاتر بێت بزانن کە گرنگیان پێدەدرێت چکە بەهۆی ئەوانەوە ئێمە کوردستانێکی بەهێزمان دەبێت دەڵێ سپاس دەکەین هاوکارمان دالیا لە سلێمانیەوە ئەو پێشنگایەتان ڕێک خستووە و گەنجە جوانانە کە دەستڕەنگینن هێناوتن بۆ ئەوێ کە لەوێ نمایشی کارەکانیان بکەرێمە سپاس دەکەین باشە بابەتێک هەیە دەریاوانێکە ئەم بابەتە ئەوە دەردەخا ئەگەر مرۆڤ هەوڵ بدا هیچ شتێک مەحاڵ نییە دەتوانێت خۆی بێڵتەوە ئەم بابەتە فیلمێکم بیردێنێتەوە فیلمی کاستەوەی تۆم هانکس لە سەرمانەوە کە دەریاوانێکی ئوسترالی تەمەنی 51 ساڵە بە هاوڕێتی سەگەکەی هەوڵی داوە بە بەلەمە ئەلکترۆنیەکەی گەشت بۆ مەکسیک بکات بەڵام بەهۆی زریانەوە بەلەمەکەی لە ناوەڕاستی دەریا لە کار کەوتووە هیچ ئامرازێکی پەیوەندی کاریشی نەکردووە و تا بتوانێت داوای فریاکەوتن بکات بۆیە بۆ ماوەی 2 مانگ لە زەریای هێمندا خۆی و سەگەکەی ماونەتەوە جا هاکار باست لەوە کرد توانا زۆر گرنگە بەڵام لەگەڵەوەش بۆ هەر شوێنێ ڕۆشتی هەرچەنە ئامێری پێشکەوتوت پێ بوو هەر بە حساب و کتابی خۆت بکەی بۆی کە وەکو ئەمد لێ بەسەر نەیەت چونکە ئەو کێشەی کە بەسەری هاتووە هەرچەند تەندروستی زۆر باشە بەڵام ئەم دەریاوانە ئوسترالیە و سەگەکەی دوای مانەوەیان بۆ 2 مانگ لە ناو بەلەمێکە لە ناو زەریای هێمن لەلایەن تیمەکانی فریاکەوتنەوە لە نزیک کەراناوەکانی مەکسیک ڕزگار کراون 2 مانگ چونکە هیچ نەیتوانیوە پەیوەندی بە هیچ شوێنێکەوە بکات دەبێت هەوڵێک بدات هەم خۆی بە زیندوی بمێنێتەوە هەم سەگەکەیشی بە زیندوی بمێنێتەوە جا لێیشی ئەپرسن ئەڵێن ئەی چۆن ئەم کەسە ژیاوە و نەمردووە دیا هەڵبەت شتێکی کردووە دەریاوانەکە هەستاوە بۆی کە بمێنێتەوە ژیانی بەردەوام بێت ومێدی هەر هەبووە ئاوی بارانی کۆکردوتەوە خواردوێتی وەکو خۆراکیش ماسی خواردووە ڕەنگە هەر ئەو فیلمەشی ئەویش باماشەوە فیلمی بینی بە پەندی لەو فیلمە وەرگرت پێ هاکار بۆیە تەندروستی هەردووکیان هەر زۆر باشە کە تیمەکان ئەوانیان دۆزیوەتەوە باشە دەڵێ نەمزانیە گەشتەکەمان ئەوەندە دەخایانێت ئەگینا وەکو خۆت وتت حساب و کتابی خۆم دەکرد و کەلوپەلی زیاترم لەگەڵ خۆم دەهێنا بەڵام دیارە بەهۆی ئەو شەپۆڵی کار ڕووی تێکردووە خود لی داوە ڕێگاکەی ون بووە و ناچار بوومانەوەی هەموو ڕێک تاقیب کاتەوە وەکو سۆڤان وتی ماسی کاڵی خواردووە بەهۆی ئەوەی کە نەیتوانیوە ئاوی دەریاش بخواتەوە ناچار پشتی بەوە بەستووە کە ئاوی باران بخواتەوە جا هەکار شتێکی تریش کە زۆر گرنگاوەیە
زۆر جار هەر ئەم جۆرە کەسانە کە لە دۆخێکی زۆر سەختە ئامێننەوە دواتر هەر ئەمانن ماوەی ئەو دوو مانگە ئەکەنە کتێبێک و چیرۆکی لەسەر دروستەکەن وامزانین دەری شتێکی تری زۆر سیر پاوەبانکیش پێ نەبووە پاوەبانکیشی پێ نەبووە هەر بەجددی ئەگەر پاوەبانکیشی پێ بووە ئەو هەموو چۆنەڵێت ئەو زریانە کە ڕووی تێکردو هەموو ئەو ئامێرە تەکنەلۆژیانەی تێکا و پاوەبانکیش جا زۆر ناخۆشە پاوەبانکە فولی شەحن بێت و تر ئامێرەکان نەکات نا ئەویان زۆر گرنگە من ئەڵێم ڕەنگە ئەم جۆرە کەسانە بتواننەوە بکەن کتێبێک بنووسنەوە بێ بە پڕفرۆشترین کتێب خەڵک بیخوێنێتەوە بزانێت چی ڕووی داوە لە ماوەی ئەو دوو مانگە چۆن شەو ڕۆژەکانی تێپەڕانەوە باشە لەگەڵ سۆڤان بابەتەکانی ئەمڕۆی بیانی 24مان پێشکەشکردن بێگمان بە یارمەتی هاوکارانمان سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیاربیانی 24 و دانیشتون بە هیوام ڕۆژێکی باش و خۆشتان هەبێت لەخواتان سپێری ماڵتانەوە